الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، هەموو شتێک کۆتایی پێدێت. تەنها شتێکە دەمێنێتەوە بۆ مرۆڤ لە دوای مردنی کردەوە چاکەکانیەتی. مانگی پیرۆزی ڕەمەزان هات، بەڵام ئەم شەو بە دڵنیایەوە کۆتا شەوێتی. بۆ ئەو کەسانی کە خوای گەورە تەمەنیان درێژ دەکا و تەمەنیان پێ دەبەخشێ، دووبارە و سێبارە و دەبارە دەبێتەوە. هەموو شتێک کۆتایی پێدێت لەم دنیایەدا، هەتا بوونەوەریش. بەڵام ئەوەی کە بە کەڵکمان دێ لە دوای مردنمان بۆمان دەمێنێتەوە پشتیوان بەخوا ئەو چاکانەی کە لە دنیادا ئەنجاممان داوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری ئێمە دەکات، دەفەرمێت بەکردەوەی هیچ کەسێک مەخەڵەتێن، معجب مەبن بەکردەوەی هیچ کەسێک، تەماشای کۆتاییەکەی بکەن. ئێستا ئەگەر مرۆڤێک نمونەیەک، ئەگەر کەسێک لە ئێمە قوتابیەک لە پۆلی یەکی سەرەتاییەوە هەتاکو پۆلی 11 دواناوەندی، یعنی چۆن دەڵێت ساڵی پێش کۆتایی، جاران 6یان پێ ئێستا بڵێن 12. ئەم 11 ساڵە تۆ ئەگەر هەموو ساڵێک یەکەم بی، هەموو ساڵێک یەکەم بی، بەڵام لە پۆلی 12 دەرەجەکەت نزم بێ، ناجاحەت نەهێنێ، هەموو ساڵەکەت ڕەنجەکەت بەزایە ناچێ، ئەوەت بۆ حساب ناکرێ کە تۆ مادەم لە پۆلی 1 و 2 3 و 4 تا 11 تۆ یەکەم بوویتە، ئێستش ئەوێ لە پۆلی 6 لە پۆلی 12 یەکەم بیت. تەواو دەرەجەکانت بە فولی بۆ حساب کراوە. کەواتە مەبەستمان چی لێرەدا؟ ئەوەیە کە ئێمە ئاگاداری خۆمان بین، نازانین چی دەقەیەک، چی کاتێک، چی ساتێک کۆتایی بە ژیانمان دێت. بەردەوامیش بڵین خوایە گیان ئاخرمان بەخێر بگەڕی، خوایە گیان لەسەر کردەوەی چاک بمان مرێنی، چونکە ئینسان کۆتاییەکەی شەرتە. پیاوێکی بەتەمەن هەبوو، پیاوێکی دوور لە خوا، نوێژنەکەر و خوانەناس. ئەم پیاوە خەڵکی نەسیحەت و ئامۆژگاریان دەکرد واز بێنە لە خراپەکاری، وەرە بۆ مزگەوت، وەرە نوێژ بکە. ئەویش گاڵتەی پێیان دەکرد، دەیوت نایەم بۆ مزگەوت ئیلا بە تابوت نەبێ، مەگەرە ناو تابوتا بمهێنن بۆ مزگەوت، نایەم بە مزگەوت، واتە بە مردووی. ئەم پیاوە خانوویەکی تازەی کردبوو، چۆبان خانۆکە قەدەری خوا بەتەما بوو، کۆمەڵی ئەشیا بێنێ بۆ ناو خانۆکە و دڵخۆش بوو، خانۆکەی لە کۆتاییدایە. قەدەری خوا لە خانۆکە کەوتە خوارەوە و گیانی لە دەستدا. بەڵام کاتێک کە بردیان بۆ نەخۆشخانە و لەوێ فەحسیان بۆ کرد، ئەم پیاوە وەکو میزەڵدان، وەکو شیشەڵدان ئاوسا، ئاوسانێکی غەیری تەبیعی. خوای گەورە لە دنیادا کردی عیبرەت، چونکە هەتا مرد ئامادە نەبوو نوێژ بکات. هەر لە دنیادا خوا فەزحی کرد بە جەنازەیی پێش قیامەتی. خوا دەزان لە قیامەت خوای گەورە چی بەسەرا دێنێ. بەڵێ ڕاستی کرد لەو قسەدا، بە مردوویی بە تابوت هێنایان بۆ مزگەوت، بەڵام بە زیندویی وتی هەتا ماوم نایەم بۆ مزگەوت و نوێژیش ناکەم. بەڵێ ئەم پیاوە بەدبەختیان هێنا دەوروبەری مزگەوت، و ئەوانەی کە لە مزگەوت بوون چەند جاری ئامۆژگاریان کرد و بوتیان وەڵای ئێمە هەر حەز ناکەین نوێژیشی لەسەر بکەین، بڕۆن زوو بیشارنەوە هەتاکو نەتەقیوە، چونکە زۆر ئاوساوە. بەردەوام بڵێ خوای گیان ئاخرم خێرکەی. ئینسان هەرچەندێ لوتبەرز بێ، هەرچەندێ سەرکەشی بکە و خۆی بە گەورە بزانێت، بە دڵنیایەوە مادەم بینی خۆی و خوای پەروەردگار بەهێز نەکات لای خوای گەورە، وەزن و قورسایی نییە. ئەو کەسانی کە خۆیان بە گەورە دەزانن بەرامبەر بە عیبادەتی خوا، لە دوای مانگی ڕەمەزان عیبادەت ناکەن، نوێژەکانیان دەفەوتێنن، بە تایبەتی نوێژی بیانی هەر نامێنێ لای زۆربەی خەڵکی. و دوایەوە ئەوەی کە پۆشاکی شەرعی لەبەر کردووە لە خوشکە بەڕێزەکان فڕێ ئەدات. باشە خوشکە بەڕێزەکەم، ئەگەر تۆ لەو 11 مانگەدا بە سافیرەیی مردی، بە نوێژنەکەری مردی، چی جوابێکت، چی وەڵامێکت پێ لای خوای پەروەردگار؟
ئەم دنیاە فرسەتێکە دووبارە نابێتەوە. مردوەکان مردن بەڵام دووبارە زیندوو نابنەوە بێنەوە دنیا لە قیامەتی خۆیانە. بەڵام ئەگەر ئێمە لەگەڵ خوادا ڕازگۆ بین، لەگەڵ خوادا ڕاست بکەین، بە دڵنیاییەوە خوای پەروەردگار سەرکەوتومان دەکات، ئاخرمان خێر دەکات. بۆیە ئەوە گرنگە هەموو خوێندنەکەی تۆ پەیوەستە بە ئاخر مەرحەلەتەوە کە پۆلی دوانزەیە. مرۆڤی عاقڵ ئەو کەسەیە بخوێنێ، مرۆڤی عاقڵ ئەو کەسەیە ڕەنجی چەند ساڵەی خۆی بەزایە نەدات. کچێکی ئیماندار هەبوو، تەمەنی 16 ساڵ بوو. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خەریکی قورئان خوێندن بوو لە غورفەکەی خۆیدا. کچەکە هات خوشکێکی، کچێک بوو هات بۆ لای بە خوشکەکەی وت ئەو خوشکە ئیمانداری کە 27 جوزە قورئانی لەبەر بوو. 27 جوزە قورئان. وتی ئینشاڵڵا ئەم ساڵ لە هاویندا ئەو 3 جوزئیش لەبەر دەکەم. ئەم ئافرەتە ئیماندارە 16 ساڵە تازە پێگا. بەڵێ قورئانی دەخوێنا لە غورفەکەی خۆیدا. خوشکەکەی هات وتی دایکم بانگ دەکا، وتی ئێستا دێم پەلەمەکە. بەڵام چەند دەقەیە چاوەڕێیان کرد، ئەم کچە هەر نەهات پێش بەربانگ، پێشەوەی کە فتار بکاتەوە. بەڵێ ڕۆشتن تەماشایان کرد لە سەجدەدایە. کچێکی ئیماندار قورئان خوێن لە سەجدەدایە پێش ئەوەی کە فتار بکرێتەوە. بانگیان کرد بۆی کە شتەکان ئامادەکەن بۆی کە فتار بکەن و ڕۆژەکانیان بشکێنن. پێش بانگ سفرە دابخەن و خۆیان حازر کرد. خوشکەکەی هەرچەندێ بانگی کرد ئەم کچە جوابی نەدایەوە. تەماشای کرد قورئانەکەی داناوە، کردوێتیەوە لە سوورەتی حەج قورئانی دەخوێنا. سوورەتی حەج ئایەتی سەجدەی تایە. کاتێک گەشتۆتە ئایەتی سەجدەکە قورئانەکەی داناوە بۆی سەجدە بەرێ قەدەری خوا هەڵ نەسایەوە. بە زمانی بەڕۆژووەوە لە سەجدەدا گیانی پاکی سپارد. سەجدەی بۆ کێ برد؟ بۆ خوای پەروەردگار. چونکە خوای گەورە باسی ئیمانداران دەکات کە دەفەرمێت ئەوان کاتێک کە ئاەتەکانی سەجدە دەخوێننەوە سەجدە بۆ خوای گەورە دەبن و دەشگرین. ڕۆژێک لە خزمەتی مامۆستایەکدا لە دهۆک دەرزمان دەخوێنا، هەندێک قسە ئەبیسی شەرمەزارە بی. سوورەتی ئیسرامان دەخوێنا لە کۆتایەکەیدا لەسەر تەفسیری ابن کەثیر. خوای گەورە دەفەرمێت ئەوان سەجدە دەبن بۆ خوای پەروەردگار و دەگرین. ئێمەش ئاەتەکەمان خوێنایەوە و سەجدەمان برد. ئەو مامۆستا بەڕێزە فەرمی سەجدەمان برد، بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەوان سەجدە دەبن و دەشگرین، بەڵام کوا گریانەکەمان. کەواتە ئەو کاتە ئینسانە بێ سەری دابگرێت، چونکە هەستەکە کە مقەسیرین، خەمساردین. بۆیە برای خۆشەویستم، ئەم شەو کۆتاشەوە کە ئێمە دائنیشین لەوانەیە ساڵەتر بە یەکتری نەگەین. سوێن بەخوا ئێستا چەند کەس لە فکر مایە لە بیر مایە قەسەم بەخوا شەوانی لێتەوە قەدر دانیشتون ئاوا چۆن سەری بەڕێستانەکەم تەمەندان درێژ بێ، وەڵڵاهی ئاوا لە بەرچاوم بوون. ئێستا هەندێکیان لە جومعەکان دەمان بینین، بەڵام ئێستا لە ژێر خۆڵدایانی پۆشی. کەواتە ئەم دنیای سیقینیە. لە کۆتاییدا دەڵێم چۆن دنیا کۆتایی دێ، خوێندنەکەت کۆتایی دێ، بەخوا هەموو شتێک کۆتایی دێ. ئەوەی کە بە کەڵکمان دێ ئەو چاکانەیە کە بۆ خوا ئەنجاممان داوە، بۆ ڕەزامەندی خوا ئەنجاممان داوە، بە ئیزنی خوا لە دوای مردنمان دڵخۆشمان دەکات. با لەگەڵ خوادا ڕازگۆ بین، بۆی کاتێک کە مردین خوای گەورە بە جۆرێ بمانمرێنێ ئاخر خێرمان کات، لە ئاخر شەڕی بە دوورمان کە. ئینسانی ئیماندار ئەبێ بەردەوام بترسێ و ئینشاءڵڵا ئەگەر کەسێک دڵی پاک بێ بەرامبەر بە خوای پەروەردگار ڕازگۆ بێ لەگەڵ خوادا، خوای گەورە ئاخری بەخێر دەگێڕێت. وەکو ئەو پیاوە بەدبەختەی لێ ناکات کە بە هیچ جۆرێ ئامادە نەبوو بێتە مزگەوت و نوێژیش بۆ خوای پەروەردگار بکات. مردن خۆشەکە لە پێناو خوادا. ئینسان ئەگەر ئاخر خێر بێ لە دوای مردنی ئیتر خۆشیەکان دەست پێکا. وەڵڵا ئینسانی ئیماندار ئەو کاتە دڵخۆشە بێ، ئەو کاتە خۆشبەخت و بەختەوەر دەبێت کە دەمرێت کۆتایی بە ژیانی دێت، چونکە قیامەتێکی خۆش چاوەڕێتی. مردنێکی خۆش بە مزگێنی خۆشەوە، بە هەواڵی خۆشەوە، لەوە خۆشتر هەیە لەسەر مەرگا پێت بوترێت تۆ بەهەشتیت، خوا لێت ڕازیە، مەترسە. ئەلا تەخافوا ولا تەحزەنوا، خەفەت مەخۆ، ئیستیقامەت هەبێ، بەردەوام بە لەسەر دینداری خواپەرستی،
لە کاتی مردندا مزگەنی بەهەشتت پێدرێ پێت ئەوترێ مەترسە لە عەزابی خوا مەترسە لە تۆڕەی خوا مەترسە لەوەی کە خوا غەزەبت لێ بگرێ وە خەفەتیش مەخۆ خەمیش مەخۆ لەوەی کە لە دنیا بەجێت هێڵا و مزگەنی بەهەشتت پێدرێ جا ئەگەر پێمان خۆشە لەو کاتەدا کە چاومان بەرەو ژوور ئەبێتەوە سەیری ڕۆحەکەمان دەکا لەو کاتەدا کە کەس و کارمان بە دیارمانەوە دەگرین ئەگە پێمان خۆشە خوا بەختەوەرمان کا و دڵخۆشمان کا مزگەنی بەهەشتمان پێ بدرێ با ئینشاڵڵا خۆمان بۆ خوای گەورەی کلا بکەینەوە بە یەک شتێک کۆتایی بە قسەکان دەهێنم ڕۆژێک لە پێشمانە کە مردنە ئەمڕۆ یابیانی پێی دەگەین ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێت چوو بۆ لای برادەرێکی خۆی لە سەرەمەرگا بوو بینی برادەرەکەی چۆن گیانی دەرچوو بە چی حاڵەتێ هاتەوە ماڵ منداڵەکان خواردنیان بۆ دانا بیخوات دڵی چۆن دەڵێ تون بوو چۆن دەڵێ مەعیدەی بەسرا بوو وتی ڕۆڵە گیان خواردنەکان نادەن بەخوا خواردن پێ ناخورێ ئەم مندە خەمبارم ئەمڕۆ سوێن بەخوا منزەرێکم بینیوە موسڵمانێ بەبەرچاوم و گیانی دەرچوو وەڵڵی هەتا ئەو ڕۆژەی دەمرم هەوڵی بۆ دەم بۆی ئینشاڵڵا لەو ڕۆژەدا خوای گەورە ڕەحمم پێ بکات هەمومان ڕۆژێکمان لە پێشە بەخوا ڕۆحمان لە لاشەمان دەرەچێت دەرەوە جا چیمان کردووە بە ئامادەیکین بۆ قیامەتی خۆمان ئەمڕۆ خۆت ئامادەکە بۆ قیامەتی خۆت بە ئیزنی خوا لە دوای مردن دڵخۆش دەبیت خۆشبەختی و بەختەوەری بۆ کەسێکە لە دنیادا خوای ناسی بۆ ئیمانەوە بمرێت بە ئیزنی خوا قەبری خۆشیە ساحی مەحشەری خۆشیە پردی سیرات بەسەریا بە خۆشی تێئەپەڕێ بۆ بەهەشتی پڕ لە ناز و نیعمەت یا ڕەبی خوایە چۆن ئەم شەو شەوی ڕەمەزانە و ئەم مانگا کۆتایی پێ هات خوایان کۆتایی ئێمەش بە خێر و بە چاکە بێنی یا ڕەبی خوایە لەسەر نوێژ و عیبادەت و خواپەرستی بمان ژێنی بمان مرێنی ئاخرمان بە خێر بگێڕی لە گوناهمان خۆش بی خوایان لە گوناهی ئەو خوشک و برایانەمان خۆش بی کە مردوونە لە پێش ئێمەوە بە ئیمانەوە خوایان ئێمەش ئاخر خێرکە لە گوناهەکانمان خۆش بە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه